کاردانەوەکان لە بەرامبەر ناشەفافی پرۆسەی دامەزراندن لە هەڵەبجە بەردەوامە. بە جۆرێک ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی هۆشداری دەدەن لەوەی پێشێلکاری بواری دامەزراندن بە دەسوەردانی حیزبیەوە نەوەستاوە، بەڵکو فراوان بوو پرۆسەی دامەزراندن کراوەتە دیلی میزاجی چەند کەسێک. ئێستا کەوتونێتە قۆناغێکەوە لە قۆناغی دەستێوەردانی حیزب خەتەرترە. یعنی ئەبێ ئەو قۆناغی کە ئێستا تیاین ئەبێت تەمەنا بکەین خۆزگە لە قۆناغی حیزبیا بووینایە هێشتان. ئێستا بووەتە قۆناغی شخصی چۆنە؟ هەندێک لەوانەی کە نزیکن لە بەڕێوەبەرەکانەوە بەنامەی خۆیان نامانێرن تەکالیفیان هەیە یان بەڕێوەبەرەکە لەبەرەوەی تابعی سینە یان سادە بۆ مانەوەی خۆی پێی قەناعەتی وایە مانەوەی خۆی وابەستەیە بەم کەسەوە زیاتر گوێڕایەڵێتی، یعنی بابەتەکە لە بابەتی حیزبیش چۆتە دەرەوە. ئێستا خەریکە بێ کە من پێم وایە ئەمە قۆناغێکی زۆر خەتەرترە لە باتی بۆ پێشەوە بچوونایە دەستی حیزب لە ناو حکومەت بەهاتایەتە دەرەوە. ئێستا ئێمە چوونێتە قۆناغێکی کەو کە قۆناغی کەسیە، یعنی قۆناغی حیزبیشمان تێپەڕاندەوە بەرەو خراپتر. نوێنەری دەرچوانی دانەمەزرا و خۆبەخشانی هەڵەبجە ئاماژە بۆ دەکەن لە پرۆسەی دامەزراندندا ستەمیان لێ دەکرێت و ڕەچاوی خاڵبەندی و پسپۆڕی ناکرێت. بۆیە لە ئایندەدا ئەگەر پرۆسەی دامەزراندن شەفاف نەکرێت ئەوان ناڕەزایی وەڵوێستی توندیان دەبێت. ئەوانەی کە لە ماوەی ڕابردووە هەر فەرمانگەیەک هەر بەڕێوەبەرەتیش لە داهاتوو ئاکرێتەوە، ئەگەر بێت و بۆ نمونە هاوکار و پشتیوانی دەرچوانی دانەمەزراوە نەبێت ئێمە لەوانەیە لە داهاتووە ئەو هەڵوێستی ڕابردوومان هەبوو بێ هەڵوێستێکی ترمان بێ بە شێوازێکی تونتر و بە شێوازێکی جیاوازتر مامەڵە لەگەڵم بەڕێوەبەرەتیان ناکەین. چەندەها جار ستەمیان لێ کردوین لەوەی کە بەناحەق خەڵکی تریان لەژێرەوە بە گرێبەست بێ بە ناوی هەر شتێکۆ بێ کە دانراوە کە لە ماوەی ڕابردووە 40 کەسێک دانرا بوو لەسەر تاقیگەی خۆراکی هەڵەبجە کە پارەیان بۆ سەرف کرێ و فرمانی وزاریشیان بۆ کرا کە ئەو کەسانەش هەر تایە بوو تەنانەت 2021 تەواوی کردبوو یا 2020 خۆبەخشیشی نەکردبوو، بەڵام فرمانی وزاریشیان بۆ کردن و مەسروفیان کردن و پارەیان بۆ سەرف کردن. لە ماوەی ڕابردوودا دامەزراندن لە پارێزگای هەڵەبجە بۆی دەزوەردانی حیزب و دانان بە تەزکیەی حیزب نیگەرانی دەرچوانی دانەمەزرا و خۆبەخشانی فەرمانگەکانی لێکەوتەوە. لە ئێستاشدا کە بڕیارە ژمارەیەکی دیکەلی دامەزراندن بۆ تەندروستی و بەشێک لە فەرمانگەکان ڕابگەیەنرێت، دەرچوانی دانەمەزرا و دووپاتی دەکەنەوە ئەگەر ڕەچاوی پسپۆڕی و خاڵبەندی نەکرێت ئەوە خۆپیشاندانی فراوان دەست پێ دەکەن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.